ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان تێکچوونی هاوسەنگیە لە عێراق و ڕەتکردنەوەی شەراکەت بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا دڵشاد نامیک مامۆستای زانکۆ. مامۆستا خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس. سڵاو مامۆستا ئەوەی کە لە عێراق بەری ئەەکەوین لە دوای پرۆسی ئازادی عێراق کۆمەڵێک چەمکی تازە هێنرانت بەردەم باس و گفتوگۆ عێراقی اتحادی و فیدراڵ، عێراقی نوێ، عێراقی دیموکرات و قسەکردن لە سازان و پێکەوەڵکردن و هاوسەنگی و شەراکەتی پێکاتەکان بە تایبەتی شەراکەتی کورد و عەرەبیش کە مێژووی خوێناوی عێراق ئەوی سلماندووە کە کورد و عەرەب لە عێراقە نەیانتوانیەوە بسازێن و کۆک بن تەبابن پێکەوە هەڵکرێن و هەمیشە لەلایەن زۆرینەوە بوونی کورد ڕەت کراوەتەوە. لە دوای 7 ساڵ لەم پەیوەندی تازەیی کە کۆمەڵە چەمکی تازی لەگەڵ خۆیان هێنا بەنای ئەوەی کە قۆناغێکی نوێ لە عێراق دروست ئەبێت کە زۆر جار هەر پێشێوترا عێراقی نوێ. خوێنەی مەوسڵ شاد چییە بۆ پرسی شەراکەت لە عێراق؟ سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینرانی ئێوە. دیارە عێراق بۆ خۆی هەم لە ڕووی جیۆسیاسی و هەمیش لە ڕووی تاریخی خۆیەوە مەسەن شوێنێکی گرنگە بە نیسبەت جلێزەکانی دنیاوە و کاتی خۆشی بەو نیازە وڵاتەکانی وەک ئەمریکا و دواتریش هاوپەیمانەکانی کە لە دەرەوەی نێتەوە یەکگرتوەکان هاوپەیمانیان دروست کرد بۆ ڕوخاندنی عێراق و دروستکردنەوەی عێراق نیاز و نیازمەند بوون لەوەی کە عێراقێک دروستکەن بێ بە منبعێک و بێ بەکانیەک بۆ ئەوەی ئەو فکر و بیر و باوەڕێی کە ناردنە دەرەوەی دیموکراسی و بە دیموکراسیکردنی جیهان و بەهاکانی ئەمریکا و بەهاکانی بە بڵێن ڕۆژئاوایە لەوێەوە بڵاوی کەنەوە بە وڵاتانی تر و عێراقیش بە وڵاتێکی بەو پێکهاتی کە جەناب باسی کرد لە پێشەکیەکەت پێکهاتەی کولتوری و پێکهاتەی ئاینی و مەذهبی و نەتەوەیی و تەنانەت لە ناو یەک دینا چەند مەذهبێک و لە ناو یەک نەتەوەیە چەند لەهجەیەکی جیاواز و ئەم مۆزاییکێکە لە عێراقا هەیە ببێ بە حەقلی تاقیکردنەوە کە ئەو تاقیکاریەی تایە دەرچێەوە بتوانرێ عێراق بێ بە ئەو کانیەی کە تایە دیموکراسی سەر هەڵبداوە بڵاو بێتەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هەر لەبەرەوە سەرەتای هاتنی بەڵێن هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ داگیرکردنی عێراق و دروستکردنەوەی عێراقی نوێ قەناعەتیان بە پێکهاتەکانی عێراق کردبوو کە عێراقێک دروستەکەینەوە بە دڵی هەموو پێکهاتەکان بێ. هەر بۆیە ئەو کاتیش ئەو پێکهاتانەی ناو عێراق کە زیانمەندترین بوون لە سیستەمەکانی پێشووی حکومڕانیە لە عێراقاوە تووشی لە ناوچوون و جینۆساید ببوونەوە لە نمونەی میلەتی کورد و لە نمونەی شیعەکانی باشووری عێراق، لە نمونەی تورکمانەکانی گوندی بەشیر، لە نمونەی بەڵێ مەسیحەکانی کە لە دوای 2023 تووشی قڕکردن بوونەوە. هەموو پێکهاتەکان قیاداتی سیاسیان قەناعەتیان پێکرا بوو کە عێراقی بەدڵی هەمووتان بنیاد ئەنێنەوە و ئەم بەدڵی هەموو بوونە پێویستی بە عقدێک هەیە کە لانی کەمی مافەکانی هەمویانی تایە پارێزراو بێ و جۆرێک لە ڤیتۆ بۆ هەمویان دابین بکرێ. ئەم قەناعەت پێکردنە وای لێکردن کە ئەم پێکهاتانە بیر لەوە بکەنەوە لە بری هەوڵی سەرخۆبوون و جیابوونەوە بدەن، هەوڵی بنیادنانی ئەم لانە ئارامە بدەن کە ناوێن نابوو عێراقی نوێ و عێراقی بە پێناسی دەستوری نوێ عێراقی فیدراڵی دیموکراسی لەسەر بنەمای یەکێتیەکی ئارەزومەندانی نێوان پێکهاتەکانی عێراق. بەڵام بەداخەوە تەبەن ئەمە لەسەر ئەرزی واقع بوونی نەبوو و نەتوانرا ئەم فکرە و بیر و بۆچوون و ئایدایە لە ناو دێڕەکانی دەستورەوە دابەزێنرێتە سەر ئەرزی واقعەوە بکرێ بە یاسا و یاساکان جێبەجێ بکرێت لە واقع. بەڵکو هەمیشە لە سەرەتای خەمڵینی عێراق و کەمبوونەوەی توندوتیژەکان و بەرەو مەینی بارودۆخی سیاسی لە عێراقاوە نەمانی مەترسی تیرۆر لە عێراقا خێرا ئەو هێزانە سەران هەڵداوەوە بەهێز بوون لە حکومڕانیە لە عێراق کە هێزی هەیمنەخواز و بەڵێن هێزێک بوون کە کەڵکەڵەی دەست بە سەراگرتن و سڕینەوەی بەرانبەر و خۆ بەهێزکردن و تەمکین ئەوەی کە پێی ئەو درێ ئیشکردن بۆمانەوە و هەمیشەیمانەوە و فەرمانڕەوایی هەمیشەیی لە عێراقا بکەن ئەو هێزانە سەریان هەڵدا لە عێراقا و هەر لەبەرەوە هەمیشە ئەو شتەی کە لە عێراقی دوای سەدامە جێگەی مەترسی بۆ و لە مەترسیا بووە ئەو شتەیە کە عێراقی لەسەر بنیاد نراوەتەوە کە شەراکەتە، کە پێکەوە بوونە، کە پاراستنی یەکتریە، کە هەبوونی ڤیتۆیە لەلایەن
هەموو پێکاتەکانی عێراقەوە لە بەرامبەر لە ناوچوون و لە بەرامبەر هێرشکردنە سەریان و پێشەلکردنی مافەکانیانەکە هیچێکێک لەمانە نەیانتوانیوە ئەم ڤیتۆیان هەبێ و نەیانتوانیوە خاوەنی ئەم دەنگە ناڕازیە بن کە بتوانن ئەوەی بە دڵیان نیە و دژی خواست و مافەکانیانە ڕەتی بکەنەوە لەبەرەوە وشەی شەراکەت و دەستەواژەی پێکەوە بوون و هیوا و ئاشتی تەنها لە دێڕەکانی دەستورامایەوە و نەتوانرا دابەزێنرێتە سەر ئەرزی واقع لە یەکەم ئەزمموی دوای بەهێزبوونەوەی عێراق و با بڵێن کەسبوونی کردەوە تیرۆریستیەکانە نمونەی مالیکیمان هەیە کە بە هەموو هێزی خۆی پەلاماری سونەیدا و لە یەکەم کشانەوەی لە یەکەم لەحظەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە دوای 2012 مالیکی بە هەموو هێزی خۆی لە سونەیدا و سونە تقریبان بۆک پێک هاتە لە عێراقا باڵێن نەمان و ئزمەحلالیان کرد توانەوە و دابش بوون بەسەر هێزە خاوەن هەیمەنەکانی شیعەیە و تەنانەت ڕەمزەکانی سونە بە تۆمەتی جۆرا و جۆر پەلاماردران و خرانە زیندانەوە و هەنێکیان ڕایان کرد وڵاتیان بەجێ هێشت و هەنێک لەوانە لەلایەن قیاداتی کوردیەوە دەڵدەدران تەنها لەبەر ئەوەی کە ئەمانە ئەیانویست ئەو شەراکەتەی کە بڕیاریان داوە هەبێ لە عێراقا بیپارێزن و دیفاع لە بوون و مانەوەی خۆیان بکەن لە دووەم حاڵەتی بڵێن هێرش بۆکردنی پێک هاتەی سەردەستا لە عێراقا لە دووەم قۆناغا بڵێن گواسترایەوە مەسائلی هەیمەنە و مەسائلی پەلاماردانی ئەوی تر وە خۆ بەهێزکردن گواسترایەوە لە سونەوە بۆ شیعە و مالیکی لە مەرحەلەیەکان نوێنەرایەتی ئەم بابەتەی کرد و دواتریش لە مەرحەلەکانی دواتریشە لە هەر قۆناغێکە هەوڵ دراوە بە هەموو شێوەیەک ئەوانی دی هەمیشە پاشکۆی فەرمانڕەواکانی عێراق بن نەک شەریک و هاوبەشیان بن لە فەرمانڕەوایەتی کردنە و پاشکۆبوون جیاوازە لە شەریک بوون شەراکەت لە فەرمانڕەوایەتیە واتە هەبوونی دەنگ و ڕنگدانەوەی بەرژەوەندیەکانت لە ناو یاسا و دەستورە لە ناو قەراراتی سیادیە لە ناو قەراراتی دەرەوە و ناوخۆی عێراقا هەبوونی بەرژەوەندی لە سامان و سەروەتی عێراقا و پاشان لە هەمان کاتیشە بەشداریکردن لە پاراستنە عێراقا بەڵام بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەو بەنسبەت سونەوە بینیمان کەچیان بەسەرهات بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە پاراستنی عێراق و دیفاعکردن لە عێراق لە بەرامبەر داعش و تەنانەت لە بەرامبەر کوردەوە تیرۆریستیەکان و تەنانەت پێش ئەوەش لە دووبارە بنیادنانەوەی عێراق و جێیشی عێراقی و حکوومەتی عێراقی و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی باڵێن پشکی شێری بەرکەوت لەم مەسەلەیە ئەی بە پێچەوانەوە لە بەرژەوەندیەکان و پاراستن و ڕنگدانەوەی بەرژەوەندیەکانی لە واقعی حاڵی سیاست و پرۆسی سیاسی عراقیە ئەمەمان نەبینی و لە هەر دەرفەتێک کە بۆیان ڕەخسابێ هەوڵیان داوە کە ئەو کەڵکەڵە و هەیمەنەیە کە ئەیانەوێ هەیان بێ بەسەر پێکهاتەکانی ترەوە بەتایبەتی هەرێمی کوردستان بیکەن بە یاساوە لە ڕێگەی یاساوە ئەم بابەتانە بسەپێنن ئەوەی بە قەراراتی تەنفیزی پێیان کرابێت لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران و سەپاندنی خۆیانەوە کردویانە و تەنانەت لە هەنێک کاتە هێزیشان جوڵاندووە لە بیرمانە کاتی خۆی کە هێز جوڵێنرا لەلایەن زەیدیەوە هات بۆ منطقەی کەرکووک ئەوە هەر هێشتا هێزی ئەمریکی لێرە بوون و پاشان بینیمان کە چۆن لە دواتر بە بڕیارێکی تەنفیزی تەنانەت بەشێک لە دەستوریش وەلاخراوە هێز جوڵێنرا بۆ یەکلاییکردنەوەی کێشەکانی ناوخۆی عێراقی ئەمە بدژی مەبادی دەستوریە ئەوەشی کە بە قەراراتی تەنفیزی پێیان نەکرابێت هەوڵیان داوە زۆرینەیەکی مزەیەفی پەرلەمانی بۆ دروستکەن و بیتێی پەڕێن و بیکەن بە یاسایە و ئیجباری بکەن لەسەر حکوومەت کە جێبەجێ بکە لە نمونەی کاتی خۆی کە مادەی 22 قانونی هەڵبژاردننی پارێزگای کەرکووک ئەوە لە ساڵی 2008 بوو کە هەر ئەو کات ئەوان ویستیان بە زۆرینە و کەمینە مەسلەی کەرکووک یەکلایی بکەنەوە لە کاتێکە کەرکووک بابەتێک کە پەیوەندی بە زۆرینە و کەمینەی عراقەوە نییە و ئەوە زەنگی مەترسی بوو و دواتریش بینیمان کە لە زۆر شتی ترا پەلاماریان بۆ پەنایان بۆ بابەتی زۆرینە و کەمینە بردووە نەک لە پێناوی ئەوەی بابەتێک یەکلایی بکەنەوە کە بابەتێکە ئیشوکاری ڕۆژانەیە و پەیوەندی بە هەموو پێکاتەکانەوە هەیە بەڵکو بابەتێکە زۆری پەنابردنە بۆ زۆرنێ و کەمینە لە بەرامبەر پێکهاتەیەکی عێراقاکە هەرێمی کوردستانە ئەلبەتە بۆ سونەش ئەمەیان کرد چونکە کاتی خۆی بەرامبەر سونەکانیش ئەم شێوازە لە کاردانەوەیان هەبوو و ئەوانیان پرد کردووە ئێستاش بەرەو ئەو ئەڕۆن کە بیانەوە هەرێمی کوردستانیش بەو دەردەبەر مامۆستا لە قسەکان تا باسی ئەوت کرد کە لە دوای پرۆسی ئازادی عراق هەوڵەکە بوو بووی کە لەسەر پەیماننامەیەک پێکاتە جیاوازەکان ئەو مۆزایەکەی کە عراقی پێکێنەوە کۆک بن تەبا بن و ئەم پەیماننامەیە مافی هەمویان دەسەبەر بکات و مافەکانیان بپارێزێ بە تایبەتی لە پرسی کەمینە و زۆرینە و پرسی
ڕەتکردنەوەی ئەوی ترکە عێراق مێژوویەکی خوێناوی هەیە لە ڕەتکردنەوەی کەمینەکان و سەردەستبوونی زۆرینە. نووسینەوەی دەستور بەو جۆرەی کە نووسرا کە بەشێکی زۆری پێکاتەکان بە کورد و عەرەب و سونە و هەموو بەشەکان پێ ڕەزامەند بوون و زیاتر لە 1970 خەڵکی عێراق دەنگی بەم دەستورەیە. و بەڵام ئەوەی کە ئێستا لە بەریەکەوین لە ئەنجامی ئەوەی کە لە واقعیا گوزەرەوەی کە جەنابی شت شۆفت کرد، عێراق دەستوریش نەیتوانی دەستورێکی باش، دەستورێکی تا ڕادەیە کامڵی، دەستورێک کە زۆرینەی پێکاتەکان پێ ڕازی بوون و زۆرنی عێراقیان دەنگیان پێدا، دەستوریش نەیتوانی عێراقیەکان کۆ بکاتەوە و وا بکات کە پێکاتەکان بە تایبەتیش کەمینەکان ئەوانەی کە بە پلە 2 پلە 3 و پلە 4 لە عێراق ژمارەکرێن مافەکانیان دەستەبەر بکرێ. ینی خوێنەوەی و تۆچیە بۆەوەی کە ڕەنگە پەنابردن بۆ دەستور لەوە هاتبێت کە کورد و مەسیحی و تورکمان و ئەوانی تر وایان زانیوە کە یان وایان خوێندوتەوە وایان بینیوە یان وا ئومێدیان بووەکە دەستور ئەتوانێت مافەکانی ئەوان دەسەبەر بکە و دەستور ئەتوانێت ئەوان بپارێزێت. خۆی لە ڕاستیە دەستوری عێراقی بۆ ئەو مەرحەلەیە و دوای بڵێن ڕوخانی سەدام و داگیرکردنی عێراق و ئەوانە یعنی هەلێکی زێڕین بوو بە نسبەت پێکاتەکانی عێراقەوە کە توانێت لەسەر ئەو وەسیقەیە کە ئێستا ناوی دەستوری عێراق ڕێبکەون و بەم ناوەڕۆکەی ئێستەی کە هەیەی، چونکە لە داهاتووە بەم وەزعی ینی ناتوانرێت دەستورێک بنووسرێتەوە بەو شێوازی کە پێشتر پێنووسراوەتەوە. ئەوەی کە پێکهاتەکان هەمویان لەناو ئەو دەستورە جێگیریان کردو بۆ خۆیان کە بەداخەوە نتوانراوە خۆی جێبەجێ بکرێ، مستحیلە بتوانن لە داهاتوو دەستورێکی تر بەم شێوازە بنووسنەوە کە هەمویان لێ ڕازی بن، کە هەرچەند ئەو کات سونەی عێراق لێ ڕازی نەبوون و لە کۆتاییەکانی ماوەی نووسینەوەی دەستورە چەند مادەیەکیان بۆ خۆیان زیاد کرد کە بەداخەوە مادەکانی ئەوانیش تەبان جێبەجێ نەکرا کە ئەوایە لە ماوەی 6 مانگی دوای تێپەڕینی دەستورە جێبەجێ بکرێت. بە هەر حاڵ وەک ناوەڕۆک دەستوری عێراقی من سەرەتاش ئاماژەم پێکرد ڕنگدانەوەی ئەو ڕوئیایەیە کە ئەمریکا هەی بۆ عێراقی داهاتوو کە سەرکردەکانی ئێستا عێراق کە کاتی خۆی معارەزەی سەدام بوون و معارەزەی ڕژێمی پێشوو بوون لە دەرەوەی عێراق بوون هاتوونەتەوە ڕوئیای خەیاڵی ئەوان بووە باڵێن بە پشتیوانی ئەمریکا بۆ عێراقی داهاتوو، بەڵام ئەم خەیاڵە نەتوانراوە بکرێ بە واقع لەبەر چەند هۆکارێک تەمەن هۆکاری زۆرن. یەک لەوانە ئەوەیە ئەوانەی کە ئەم دەستوریان نووسیوەتەوە ئێستا مەفروزە لەسەریان جێبەجێکن بڕۆیان بە ناوەڕۆکی ئەم دەستورە نەماوە. ئۆباما لە بیرەوەریەکانی خۆی کە تازەتری زۆر تازە نووسیوێتیەوە باس لەوە ئەکە کە مالیکی بڕای بە مافی پێکهاتەکان نییە لە عێراقەوە لەگەڵ مالیکی قسەی کردووە کە بڕای بە مافی کورد نییە بەڕای مافی سونە نییە و پێی وایە سونە و کورد ئەمە لە ساڵی 2010 و ینی 90 ئەم بابەتانە کە پێی وایە سونە و کورد سەرێشن بۆ عێراق و نایەنەوێ عێراق بحەسێتەوە. ئەمە کێیە مالیکی یەکێکە لە ئەو کەسانی کە ئیمزای لەسەر ئەم دەستورە کردووەوە، یەکێکە لەو کەسانی کە خاوەنی حیزبێکی زۆر گەورەیە لە عێراقەوە ئێسش خاوەنی سقلی خۆیەتی کەواتە ئەمانە تەنها ئەوەندە بڕۆیان بە دەستور هەبوو هەتاکو نووسیویانێتەوە و هەر ئەو کاتیش دەرکەوت کە مەترسی سونەکان ئەو کات مەترسێکی لە شوێنی خۆیان بووە، مەترسێکی ڕاز بوو، هەر کات لاواز بوویت دەستورت ناخوێنەوە بەرامبەرت، کاتێک کە دەستور بەرامبەرت ئەخوێنەوە و پەنای بۆ ئەبن کە تۆش وەک ئەوان بەهێزبی. ئەمە حەقیقەتێکە. خاڵێکی ترەوەیە عێراق لەسەر بنەمای دیموکراسیەتی ڕاستەقینە بنیاد نەنراوەتەوە. دیموکراسی ڕاستەقینە جیاوازە لە دیموکراسی تەوافقی و پێکهاتەکانی عێراقیش نابێ بڕۆیان بە دیموکراسی ڕاستەقینە هەبێ. ئەمە حەقیقەتە. ئێمە لە عێراقا بە دیموکراسی ڕاستەقینە ئەو دیموکراسی کە لە وڵاتێکی نمونەی ئەوروپا جێبەجێ ئەکرێت لە عێراق جێبەجێ بکرێ ئێمە براوە نابین و ئێمە هەمیشە ئەبینە لە ڕووی نەتەوەیەوە ئەبینە کەمینە و ناتوانین بەرامبەر بە زۆری نەقسە بکەین، بەڵکو پێویستمان بە دیموکراسیەتی تەوافقی هەیە. ئەمەش ڕەنگی داوەتەوە لەناو دەستوری عێراقیە لەبەرەوە بینی سەلاحیەتی هەرێمەکان، سەلاحیەتی حکوومەتی ئیتیحادی، سەلاحیەتی هاوبەشیان هەمووی بە ورد و درشتیەوە دیاری کراوە لەناو دەستور. ئەم دیموکراسیەتی تەوافقیە خاڵی هەرە گرنگ کەتیایەتی و نەتوانراوە جێبەجێ بکرێ مەسەلەی ڤیتۆی پێکهاتەکانە. ڤیتۆی پێکهاتەکانە لە بەرامبەر ئەو قەراراتانەیە کە پەیوەندی بە ئەوانەوە هەیە. ئێستا بەپێی دەستوری عێراقی هەر یاسایەکە لە عێراق دەربچێ و لە بەرامبەر مافی خەڵکی کوردستان کەم و کورتی تیابێ و بەشێک لە ئیمتیازاتەکانی خەڵکی کوردستان کەم بکاتەوە پەرلەمانی کوردستان بۆ هێو یاسایال بۆ شوێنێتەوە و نێڵە یاسایە لە کوردستانە جێبەجێ بکرێت. ئەمە لە ڕووی دەستوریەوە وایە، بەڵام لە ئەمری واقع جێبەجێ ناکرێت. خاڵێکی تر لە وڵاتی تەوافقیە هەموو پێکهاتەکان چترێکیان هەیە ناوی دەسەڵاتی یان حکوومەتی ئیتیحادیە. لە عێراق حکوومەتی ئیتیحادیمان نییە. دەستوری عێراقی ڕێگەی داوە کە هەرێمەکان دروست بن. لە عێراق تەنها هەرێمێک هەیە و دەوڵەتی عێراقیش هەیە. لە ڕاستیە پێویستە دەوڵەت ئێمە چەند هەرێممان هەیە لە عێراق؟
ناکرێ یەک هەرێمان هەبێ و لەگەڵ حکوومەتێکی ترا بەڵکو پێویستە ڕێگەی خۆی بە ڕێگەی خۆی کە دەستور ڕێگەی داوە هەرێمەکانی تریش دروست بن جا پارێزگایەکە بێ بە هەرێمێک دوو پارێزگا ئەچنە پاڵیەک پارێزگایەک دێتە ناو هەرێمێکەوە ئەمە هیچ گرفت نییە ڕێگەی یاسایەکانی خۆیان بگرنە بەر کە هەوڵی بۆ دراوە هەم بەسرا هەوڵیدا کاتی خۆی هەم سونەکانی عێراق هەوڵیاندا پێشتریش ئەو فکرێ لای شیعە هەبوو چونکە پێشتر شیعە ئەترسان کە نتوانن دەسەڵات لە عێراقا مۆنۆپۆل بکەن و سونە جارێکی تر بگەڕێتەوە بۆ دەسەڵات و تۆڵی ئەویان لێ بکاتەوە کە بەسەریان هێناون بەڵام ئەمە ناهێڵن جێبەجێ بکرێت و ئەم هەوڵانە هەمیشە بە یاسا و جاری وایە بە قەرەراتی تەنفیزی ڕەت کراونەتەوە مەسلەی دەستوری خەلەلەکە لەوە نییە کە دەستورێکی باشیان نەنووسیوەتەوە لە ڕاستیە من بڕوام وایە ئەو هەر ئەوەندە ئەیانتوانی دەستورێکی هەر ئەوەندە باش بنووسنەوە بە ئەو کاتی عێراق و بۆ ئەو وەزعی کە عێراقی تیا بووە و ئێستاش ئەگەر بنووسنەوە وەک پێشتروتم ناتوانرێت دەستورێک بۆ ئاستە بنووسێتەوە بەڵام بۆ نەیانتوانیوە جێبەجێ بکەن کۆمەڵێک هۆکار هەیە یەکەمیان ئەوە بوو کە باسم کرد مەسلەی گەڕانەوە بۆ هێز بۆ منطقی هێز و لۆجیکی هێز هەرکەس بە هێز بوو زۆر ئاسان نەتوانێت دەستور جێبەجێ نەکاوە پێشێلی بکە خاڵێکی تریان ئەوەیە متمانە لە نێوان ئەو پێکهاتانە نییە و ئەم نەبوونی متمانەیە وای کردووە هەمیشە لە سنگەرا بن بۆ یەکتری خاڵێکی تر ئەمەیە بەشێک لەمانی کە ئێستا لە عێراق فەرمان ڕەوان و بە جۆرێک لە جۆرەکان زیمامی ئومور و جڵەوی دەسەڵاتیان لە عێراقە کەوتۆتە دەست بۆ خۆیان بە نیەتیمانەوە هاتوون بە نیەتی ئەوە هاتوون کە ڕێکارەکان بە شێوەیەک بگرنە بەر کە بمێننەوە بینیمان کە حیزبی داوا دەوڵەتی قانونکردنەوەیەتی ئەکرمالێکی انتخاباتی دۆڕان لە بەرامبەر ئەیاد علاوی و دەسەڵاتی تەسلیم نەکرد و نەتیجەی انتخابات هەڵوەشایەوە لە ساڵی 2010 لەبەر ئەوەی کە ئامادە نەبوون گوێ بۆ ڕای سندوقی دەنگدان بگرن و ملی بۆ کەچ بکەن و زۆری نەکە لیستی عراقیە بوو کە مافی هەبوو حکوومەت تشکیل بکە یان فرسەتی پێ بدرێت کە حکوومەت تشکیل بکەن ناوزەندی یەکەم لەوان بێ ئامادە نەبوون ئەمە بکەن ئەمە خاڵێکی تری کە لە هەمویان گرنگترە بەڕای من مەسلەی هەیمنەی وڵاتانی دەرەوەی لەسەر عێراق خاوەنی قەراری عێراقی نییە خاوەن قەراری عێراقی هەموو ئەو کەسانێک کە ئێستا بڕیار دەرەکەن لە عێراقا بە شێوەیەک لە شێوەکان لەژێر هەیمنەی خەڵکی تران بە تایبەتی وڵاتانی دەوروبەر ئەمەش وای کردووە هەمیشە ئەوەندەی ڕەچاوی بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانە بکرێت ڕەچاوی بەرژەوەندیەکانی خەڵکی عێراق نەکرێت ئەگینا هیچ لە بەرژەوەندی خەڵکی عێراقا نییە کە تۆ لە ئەزمەیەکی گەورەی وەک ئێستاە کە ئەزمەیەکی سەحی عالەمی هەیە ئەزمەیەکی دارایی عالەمی هەیە لە ناوخۆی عێراقا ینی نزیکەی 500 خۆپیشاندەر کوژراوە لەبەر لەسەر ئەوەی داوای قوتی ڕۆژ و داوای سادەترین خزمەت گوزاریان کردووە تۆ بێ ئەزمەیەکی گەورەتر لە عێراقا بێنیتە ئاراوە کە قوتی بەشێک لە خەڵکی کوردستان لە خەڵکی وڵاتەکەت کە خەڵکی کوردستانە بە یاسا ببڕی ئەمە هیچ لە بەرژەوەندی خەڵکی عێراقا نییە و ئەم یاسایە تەماشا ئەکرێت و ئەزانرێ زۆر بە ئاسانی ئەزانرێت کە ئەمە یاسایەک نییە لە بەرژەوەندی خەڵکی عێراقدانرابێ و با بڵین بۆنی عێراقیانەی لێ نایە ئەمە جۆرێکە لە بە مەیدانبوونی عێراق بۆ هێزەکانی نێودەوڵەتی و هێزەکانی دەوروبەر دەبێن ئەمە کاتی خۆشی ئەم مەترسی هەبووە ینی ئەو سەرکردە سیاسەکانی عێراق باس لەم مەترسی ئەەکەن کە پێشتریش مەترسی ئەمەیان هەبوو حتا یەک لەوانە ئەیاد علاوی باس لەوە کاڵی ئەمە ڕۆمن وا بووە کە ڕێگە نەدەین بە هیچ شێوەیەک دەسوەردانی دەرەکی بکرێ بە ڕوخاندنی سەدام و لەگەڵ ئەوە نەبووین هێزی دەرەکی بێت سەدام بڕوخێنرێ و پێمان باش بووە جێشی عێراقی خۆی انقلاب بکە کودەتا بکە و عێراق بڕوخێنێ باشترە لەوەی لە دەرەوە بێن چونکە دواتر ناتوانین عێراق بگێڕینەوە بۆ قەراری عێراقیانە وفعلەن ئەوە ئێستا ئەبینین کەوایە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئەو دەستوری کە لەسەری ڕێکەوتون ئێستا لە ناو ڕەفەکاندایان ناوە و یاسا دەرەکەن یاساکانیش بەشێکی پێچەوانی دەستورە بەشێکی لەو دەستورە هەر یاسای پێدەر نەکراوە گرنگترین خاڵی دەستور مەسلەی پاراستنی تەوازونە کە پێویستە لە دەوڵەتی فیدرالیات پەرلەمان لە دوو غرفە پێک بێت و دوو ئەنجومەنی هەبێ ئەنجومەنێکیان ئەنجومەنی ئیتیحادیە کە ئەنجومەنی هاوسەنگە و قەرارە مەسیری و قەرارە چارەنووسسازەکانی وڵاتەکە لەم ئەنجومەنەوە دەرئەچێ کە هەموو هەرێمەکان وەکو یەک ئەندامیان هەیەتایە و هاوسەنگی تیا ئاپارێزرێ ئەم ئەنجومەنە لە عێراقانیە لە کاتێکە دەستور ڕێگەی داوە و بڕیاری داوە و چەسپاندوویەتی کە ئەم ئەنجومەنە پێویستە لە زووترین کاتە دروست بکرێ و دیاسای بۆ دەربکرێ بەڵام ئەوە نزیکەی 10 ساڵ زیاتریش بەسەر دەستورە تێپەڕێ و نەتوانراوە ئەمە جێبەجێ بکرێ کەواتە
خەلەلەکە لە جێبەجێکارانی دەستورە لەو کەسانەیە کە قەرارە ببنە جێبەجێکاری دەستور نیانتوانیوە جێبەجێ بکەن. مەوسا دەستت خۆش بێ بۆ هەموو شیکردنەوە ڕوونکردنەوەکانت بەڵ پێم خۆشە قسێک لەسەرەوە بکەین کە دوای ئەوەی کە التیزام بە دەستور وەلانراوە و پێکاتەی سونە تقریبان بە زۆر لە زۆرەکان تەسفیە کراوە، ینی زۆرنی شارە گەورەکانی سونە وێران کران و تعریب و تەشویعی ئەو شوێنانە دەستی پێکرد و ژمارێکی زۆر لە خەڵکی شیعی هێنراون لە شارە سونیەکان شتەجێکراون، دەسەڵات و سوڵتەی شارە سونیەکانی سە بەشێکی زۆری بەدەست شیعەکانەوەیە، ناوماڵی سیاسی سونی پەرتەوازەیە و بەشێکشان ئێستا بوون بە ملحق و پاشکۆی هێزە شیعەکان، یعنی ئەوەی کە سیرەکەین ئێستا لە عێراقا تقریبا سونە بە زۆر لە زۆرەکان تەسفیە بووە، هەم لە ڕووی جەسەدیەوە هەم لە ڕووی بنیاتێکی سیاسی بەهێز لە عێراقا و بنیاتی جارانیان نەماوە. ڕەنگە ئێستا تاکە هێز کە لە دوای زۆرینەی شیعە کورد بێ کە قوارەیەکی هەیە هەرێمێکی دامپیانراوی هەیە و مێژوویەکی درێژی 30 ساڵی هەیە لە خۆ بەڕێوەبردن و خۆی دارەدان، بەڵام بۆی کە هەستی پێکرێەوەیە کە ڕەنگە ماڵی شیعی یا سیاسەتی شیعی پرۆژەوەی هەبێ کە هەرێمی کوردستانیش بەرەو کۆتایی بەرێت و بە جۆر لە جۆرەکان چۆن توانیوەتی کەرکووک و ناوچەکانی مادە 140 تووشی ئەو ڕەشەکوژی و بە عەرەبکردن و چەوساندنەوە و ئەو حکومە سەربازی کە لەوێ ئێستا باڵە دەستی کردووە بێوێت زیاتر فراوانی کە ئەگەر نەشتوانێت هەرێمی کوردستان بە یەکجاری کۆتایی پێبێنێ، بەڵام زۆر لاوازی کە لە ڕووی داراییەوە ژێرخانی داراییەکەی بڕوخێنێ هاوبەشی دارایی نەکات لە پرسی بوجە و موچە و قوتی خەڵکە حکومەت عێراقی هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستان نەکا، یعنی ئەوەی کە لە دەست و قەڵەم و لە سیاسەتی تازی عێراقی خوێندرێتەوە ئەوەیە کە لە دوای سونە گوژمێکی گەورە شەپۆلێکی گەورە بخاتە سەر هەرێمی کوردستان و هەوڵ بات سنووری هەژمونی هەرێمی کوردستان زۆر سنووردار بکە. بەڵێ تەوان لەم شەوانە لە گوێم لە یەکێک لە بەڵێن ئاخوند یاخود بەڵێن زاناکانی شیعەوە بوو ئەوانەی کە فەقیهەکانی شیعەوە بوو لە یەک لە کەناڵەکان قسەی کرد بە سەراحەت باسییان کرد کە بۆ عێراق بۆیە بەم ڕادەیە گەشتۆ چونکە زۆرینە لە عێراقا حکم ناکە، دەبن زۆرینە مەبەستی ئەوان زۆرینەی مەذهبیە کە شیعەیە عێراقیە و پێویستە ئەمان حکومی هەموو عێراق بکەن و تەبان کە زۆرینەش حکمی کرد حکمی زۆرینە و کەمینە هاتەکایەوە، یعنی دیموکراسی تەوافقی و پێک هاتە و مەسلەی دانوستاندن و مەسلەی پاراستنی پێکهاتەکان و پاراستنی مافی نەتەوەکان و ئاینەکان و ئەمانە ینی نامێنێت چونکە مەسلەی زۆرینە و کەمینەیە. بە سەراحەت باسی لەوە ئەکرد کەمە بەرەوە ئەوڕۆن و پێویستە ئەمە ئەوەی کە عێراق گیری خواردۆ بەدەستەوە ئەوەیە کە خەڵکی تر نایڵێت ئەمە جێبەجێ بکرێت. هەموو ئەو کەسانەی هەموو ئەو هێزانەی کە هەوڵی مانەوە و خۆ بەهێزکردن و دەستگرتن بە دەسەڵاتەوە ئەدەن هەمیشە یەک بربەستەکانی بەردەمیان لە ئابن. سەرەتا سونە بربەستێکی گەورە بوون لە بەردەم شیعەوە، ئەوان ئەو ترسەی لە سونەیان هەبوو لە هیچ پێکاتێکی تریان لە عێراقا نەبوو بەڕاستی خۆشیان ئەم ترسیان نەئەشاردەوە سەرکردەکانیشان ئەو کات ئەبینین، ینی لە جم و جۆڵەکانیان لە بەرپەرشدانەوەکانیان بۆ سیاسیەکانی سونە بۆ هێزەکانی سونە بە شێوازێکی زۆر مرەکەز و بەرنامە ڕێژەیەکی زۆر ورد هەوڵی توانەوە و لاوازکردنی سونەی عێراقیاندا و پەرتیان کردن وەک ئەوەی تۆڵی تەنانەت ئەرزیشان بەدەستەوە نێشتن. ئێمە زانین دوای ینی داعش هات سونە ئاوارە بوون بۆ منتیقەکانی ئێمە و بۆ منتیقەکانی خواروی عێراق کە داعش ڕۆشتەوە خەڵکێکی تر چوونەوە ئەوێ کە ئەمانە بە حساب داعشان دەرکردو لێ، بەڵام خۆشیان بوون بە داگیرکارێکی تر لەم شوێنانە و لەم شەوانە هەمومان بینیمان مشعانجەبووری و هاو شێوەکانی کە ئەمانە دڵسۆزی مالیکی و بەشێک لەوان بوون کە چۆن بۆ ڕسن لە دەست ئەم وەزعەوە ڕەخنە لەم هێزانە ئەگرن. دوای ئەوان بربەستی گەورە لە بەردەمیان تەبان هەرێمی کوردستانە و من پێم وایە هەرێمی کوردستانیش ئەو دەعمە نێودەوڵەتی کە هەیەی و ئێسش لە هێزار هەیەی و لە ڕابردوو شاهی بووە وەک بڵێن پاڵپشتێک کارایەکی یاریدەدەر بۆ بە دیموکراسی دزەکردنی عێراق لە داهاتووە هێڵراوەتەوە لە ناو عێراقەوە ئەگەر عێراق بکرێ بە سێ پارچەوە و هەرێکێک لەوانە بێ بە دەوڵەتێک دیموکراسی ترینیان لە ڕووی کرانەوەی دیموکراسی و کولتوری و ئەوانەوە بێشک هەرێمی کوردستانە بێ، ینی ئەمە مانای ئەوەی ئێمە ئەڵێن ئێستا دەسەڵاتێکی دیموکراسی پێرفێکتی 100%مان هەیە، بەڵام ئەمە واقع ئەمەمان پێڵێ و تاریخیش ئەمەمان پێڵێ. هەر کاتی خۆشی کە کوردستان خراوەتە سەر عێراق لەبەر ئەوە بووە کە یەکێک لە هۆکارەکانی کە بزانەکان و شارەزایان لەم بارەوەڵن ئەوە بووە کە دەوڵەتێکی مەذهبی تایفی لە عێراقا دروست نەبێەوە نەبێ بە دەوڵەتێک لە هاوشێوەی ئەو دەوڵەتانی کە دنیا لێیان نەترسێ. لەبەرەوە ئێستا
تاکە بربەستێک کە بربەستی نەچوونی عێراقە بەرەو دەوڵەتێکی تائیفی تاکڕەوی تاک مەذهبی و مسەیتەری کە بەهێز قسە لەگەڵ پێکاتەکان و لەگەڵ هەموو خەڵکێکا بکە هەرێمی کوردستانە و ئەمەشان تاقی کردەوە تەمان بەهێز بینیمان تاقی کرایەوە و ئێستاش لە ڕێگەی یاساوە ئەیانەوە جڵەوی ئەم بابەتە بکەن ئەمە بەدڵنیایی ینی شتێک نییە بڵین لەوانەیە وابێ ینی هیچ گومانی تیانە کە ئەوان هەوڵی لاوازکردنی هەرێمی کوردستان دەن و تەنانەت هەوڵی ئەوە ئەدەن کە زیاتر لەوەی کە ئەیانەوێت کە دەستور باڵێن کۆتوبەندی کردووە زیاتر لەوە کۆتوبەندی بکەن و کەمتر لەوەی کە دەستور پێداوە جێبەجێ بکەن من سادەترین نمونە لە ناو دەستوری عێراقی باس لەوە ئەکا کە لە سەفاراتی عێراق لە دەرەوە پێویستە نووسینگەی هەرێمی کوردستان لە هەموو سەفارەتەکانی عێراقا هەبێت و ئەم لە ڕێگەی ئەم نووسینگەیەوە نووسینگەی هەرێمەکان تەبان تا کارێن تا ئێستا هەرێمی کوردستانە هەرێمەکان بۆیان هەبێ کە علاقاتی دیبلۆماسی خۆیان پەرە پێ بدەن تا ئێستا نەتوانراوە ئەمە بکرێتەوە لە هیچ سەفارەتێکی عێراقیە بۆچی چونکە ڕازی نین بەم بابەتەوە هەرێمی کوردستان ناچار بوو بۆ خۆی نووسینگە بکاتەوە بە شێوەیەکی سەربەخۆ لە هەنێک وڵات مەسەرەن هەیە و لە هەنێک نییە بابەتێکی تر ئەوەیە مەسەلەی شەراکەت لە بەڕێوەبردننی وڵاتە شەراکەت واتە وهبوونی تەوازن و هاوسەنگی لە دام و دەستگاکانی عێراقا کە ئێمە زانین کە هاوسەنگی لە جێیش بەرەو سفر بوونەوە ئەچێ هاوسەنگی لە نوێنەرایەتیەکانی عێراق لە سەفاراتی عێراقی لە دەرەوەی عێراق زۆر کەمە یا هەر نییە نوێنەرایەتیەکان لە هەنێک وڵات ینی هەنێک قاڕە مەسەن کورد هەر زۆر کەمینەیە یا هەر نیەتی و هاوسەنگی لە بەڕێوەبردن و لە ئیداراتی عولیای عێراقا ئەوەی کە هەیە تەنها لە سێسەرۆکایەتەکە ئێمە ئەیبینین لە خوار ئەوانەوە کەمتر هەزبەمە ئەکرێ خاڵێکی تر هاوسەنگی لە دابشکردنی داهات و دابشکردنی امتیازاتی عێراق ئەمەش نییە بەم ڕێگەیانە کە تۆ نەتهێشت ئەمانەت بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمانە شوێنی خۆیان بگرن و بکەوێتە سەرسکە بە دڵنیایی وردە بەرەو لاواز بوون ئەچێ بەڵام ئەوەی کە مای دڵخۆشیە ینی ئەوەیە کە ئێستا لە عێراق پێکهاتەی سەردەستی عێراق ئەو پێکهاتەی کە مەسن بەتەمای وەک خۆیان ئەڵێن زۆرینەیە لە عێراقا ئەویش لە ناو خۆیان یەکدەنگنین و ئەوانیش دابشبوونێکیان هەیە لە نێوان هێزە نێودەوڵەتی و هەرێمیەکانە و ئەم دابشبوونە تەنانەت دابشبوونی عەقیدەیش لە نێوانیان هەیە لە ڕووی مەرجەعیەت و ئەوانەوە ئەم دابشبوونە کاری کردوتە سەر شەقامی شیعی و کاری کردوتە سەر کاردانەوەی هەبووە لەسەر پرۆسەی سیاسی و لەسەر هێزە سیاسیەکانی شیعە ئەمە وای لێ کردوون کە تا حدێک لە هەنێ بابەتە کەمتر سەهلتر بن یا خۆت باڵێن کەمتر جەخت بکەنەوە و کەمتر فشار بێنن ئەگینا بەدڵنیاییەوە هەموو ڕێگەیەک ئەگرنە بەر بۆ ئەوەی کە تۆ نەتوانی ئەو بە کورتیەکەی باڵ بادەی ینی بی بە هەرێمێک کە نمونەبی بۆ عێراق ئێمە لە ڕابردووامان ئەوت و دنیا ژوای ئەوت ئەمریکا ئەیوت ئێمە هەرێمێکی بەهێزمانەوێت لە ناو عێراقا و ئەمە نایەنێ ئەمەرێمە بەهێزە هەبێت لە عێراق لە عێراقێکی بەهێزە چونکە ئەگەر هەرێمێکی بەهێز لە عێراقێکی بەهێزە هەبێ واتە عێراقێکی دیموکراسی عێراقێک مافی بێکاتەکان پارێزرابێ عێراقێک کە دەستور تایە سەروەر بێ عێراقێک کە هەر یاسایەک نادەستوری بوو بە شکاتێکی محکەمەی ئیتیحادی هەڵبۆشێتەوە ئەم عێراقە بەهێزە ئەمەیە عێراقی بەهێز ئەوان ئەم عێراقیان ناوێ و سلمان دووشانە لە ڕابردووە کە وردە بەرەو ئیفلیچکردنی ئەو دام و دەستگایانە ئەڕۆن کە نیشانەی پاراستنی هاوسەنگیە لە نمونەی محکمەی ئیتیحادی ئێستا دادگای فیدراڵی عێراق کە دادگایەکی زۆر گرنگە و شوێنی یەکلاکردنەوەی کێشەی حکوومەتی ئیتیحادی و هەرێمەکانە ئێستا تقریبان تووشی شەلەل بووە دوو لە ئەندامەکانی وەفاتیان کردووە یەکێک لەوانە مەسەن خانەنشین بووە و ناتوانرێ نیسابی دادگاکە تەکمیلە بکرێەوە دادگاکە بخرێتەوە سەر پێ بۆ ئەوەی ئەو یاسایانەی کە ئیجحافی تایە بەرامبەر بە هەرێمەکان بەرامبەر بە پێکاتەیەک بەرامبەر بە محافەزەیەک تەنانەت بەرامبەر بە هێزێکی سیاسی بتوانرێت لە ڕێگەم دادگایەوە ئلغا بکرێتەوە تانەی لێ بدرێت واتە بە دڵنیاییەوە هێزی سەردەست لە عێراقا بەرەو ئەوە ڕۆین لە عێراقا کە هێزی سەردەستمان هەبێ و ئەم هێزە سەردەستە جیاوازە لە هێزی ئایدۆلۆژی چەپی بەعز هێزێکە کە ئایدۆلۆژیایەکی مەذهبی هەیە و ئەم ئایدۆلۆژیا مەذهبی ڕاستە خەڵکی مەدەنی و ئەفەنی لە سەر کورسیەکان دانیشتون و نمایندەی ئەەکەن بەڵام وەرگرتنی ئیعازیان لە ئەو بڵێن ئایدۆلۆژیا مەذهبیەوەیە کە غەیری خۆی ناخوێنێتەوە و لە ئەو بەریەکەوتنانەشە کە بینیمانە لە ماوەی ڕابردووی عێراقا لەگەڵ هەر پێکهاتێکی عێراقا باش بینیمانە یان دەسەمۆیان کردوون و ڕامیان کردوون و کردوونیان بە پاشکوی خۆیان یانیش لەژێر فشارە هێشتونیانەتەوە
مامۆستا دڵشاد نامیغ مامۆستای زانکۆ سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و هەموو ئەو شیکردنەوە شۆڤانەی کە کردنت و بۆ هیوایش کە هەرمی کوردستان بتوانێت بوونی خۆی لە عێراق بسەلمێنێ و ئەو بوونە بەهێزی کە لە ساڵانی ڕابردوو هەیبوو باشتر و بەهێزتر و بتوانین ئەو دۆخە خراپە و ئەو سیاسەتە خراپی کە لە مرکزی عێراق و ڕوبڕۆی هەرێمی کوردستان نەکرێت بتوانین تێپەڕێنین. سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. زۆر سپاس. بەس من یەک خاڵی کۆتایی ئەگەر بڵێم ئەوەی ئێمە چۆن بتوانین خۆمان بەهێزکەین. خۆ بەهێزکردن هەمیشە سوودی هەیە بۆ ئێمە و خۆ بەهێزکردنی گەورەش بریتە لە یەکدەنگی و یەک هەڵوێستی بەو مانایانە هەمومان وەکو یەکمان لێبێ بۆ مانایی هەمومان خاڵێک و شتێکی هاوبەشمان هەیە کە پاراستنی بەرژەوەندەکانی کوردستان و خەڵکی کوردستانە کۆمان کاتەوە و ئەو پەرتەوازەیە کە هەمانە نەبێ بەهۆی لە ناوچوونمان وەک خەڵکی تری پێ لە ناوچووە لە عێراق. مامۆستا دڵشاد نامیغ زۆر سپاس و دەستیەوە خۆش بێت. ئازیزان تا ڕاوەکردنێکی تر و تا پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.